رامي برلمانتو عراق لسر فراكسيون هيكتي باوايكي زندي لدهوكي تبلي بلتنا مدبه دنباش كاكريبار سپاس بو بجداري كرناتا بريار فراكسيون كردكان شبريارك بدن شالويستيكيان هبه سبارت با حكومه تكنوقراطكي عبادي كبريار بيك بين زۆر سپاس ڕۆژتان باش دیارە بحقیقت ڕۆژ لە دوای ڕۆژ باسی دروستکردنی حکومەتی تەکنۆقرات گۆڕانکاریەکان چاکسازی لە دام و دەستگای دەوڵەت لە عێراقدا گەرما و گەرم دەبێتەوە و ماوەکان کورد بۆتەوە سەرجەم فراکسیۆنەکان لە نێو پەرلەمانی عێراقی کۆبنەوەکان بەردەوامە لە نێو خۆیان و لەگەڵ سەرجەم فراکسیۆنەکان پاشان و پەرلەمانی عێراقیش لە هەمان کاتا دەیەوێت بە نەتیجەیەک دەربچێت کە لەگەڵ چاکسازیە لەگەڵ چاکسازی حەقیقیە لەگەڵ چاکسازیەکە کە خاڕیتەی مەدروسی بە دوایە خۆیەوە هەبێت بە فعلی چاکسازی بکرێت ئەمە لە لایەکی دیکە ئێمە پێمان وایە کێشەکان لە نێوان زیاتر فراکسیۆنە شیعەکان قوڵتر بۆتەوە واتە ئەتوانین ناوی بنین سیراعی شیعی بۆ پێکهێنانی ئەم حکومەتە نوێیە یان دەتوانین بڵین تا ڕادەیەک من ئەتوانم ئەمە ڕێی شخصی خۆمە کە هەمووی مزایداتی سیاسیە و مزایداتە بەسەر خەڵکیەوە دەکرێت ئەم حکومەتەی کە کاندیدەکان دیاری کراون و بڕیاردراوە کە حکوومەتەکە پێک بێنرێ ینی بۆچی شتەکان ئێوە تا ئێستا لانی کوردی هیچ کاندیدێکی نەدەوە فراکسیۆنە کوردیەکان هەڵوێستان چییە یەک هەڵوێستان هەیە بەرامبەر بەم هەنگاوە تا ئێستاکە سەرجەم فراکسیۆنە کوردیەکان ئێمە یەک هەڵوێستی و یەک ڕامان هەیە سەبارەت بە بەشداریکردن لەم حکومەتە یان کاندید نەکردن ئێمە لە وەزیرەکانمان لە حکومەتی ئێستادا بوونیان هەیە وەزیرەکانمان تا ئێستا کاری باشیان کردووە لەسەر زاری بەڕێز حەیدەر عەبادی مەلەفی گەندەڵیان لەسەر نییە لەسەر زاری بەڕێز حەیدەر عەبادی ئینسیجامی تەواویان لەگەڵ سەرۆکی حکومەتە هەبووە و ناکرێت ئێمە سزای وەزیرەکانی خۆمان بدەین بێ ئەوەی هیچ تاوانێکیان لەسەرا بێت ئەگەر هاتوو گۆڕانکاریەکە گۆڕانکاریەکی شمولی بێ واتە عمومی بێت سەرجەم وەزارەتەکان بگرێتەوە ئەو کاتە ئێمەش وەکو فراکسیۆنە کوردیەکان قسەی دیکەمان دەبێت بەڵام تەنها چەند وەزیرە بگۆڕێت و لە نێو وەزارەتەکانیش وەزیرە کوردیەکانی تێدا بێ ئێمە وەکو لایەنی کوردی ئەوەمان پێ قبوڵ نییە و تەنها ئێمە نین فراکسیۆنە سوننەکانیش تا ئێستاکە کاندیدیان تەقدیم نەکردووە و فراکسیۆنە سوننەکانیش بەرچاوڕوونی نییە لە بەرچاویان بۆ ئەم چاکسازیە ئەتوانین ئەوە بڵین کە تا ئەم دقەیە تا ئەم ئانووساتی ئێستا لەگەڵ جەناب تایە قسە دەکەم بەرچاوڕوونی نییە بۆ ئەم پرۆژە چاکسازەی کە باندی لێوە دەکرێت ئێمە پێمان وایە بەرەو ئەقارێکی دیکە دەڕوات بۆیە بە نەتیجە ئێمە لەگەڵ ئیسلاحی حەقیقین لەگەڵ گۆڕانکاری کە گۆڕانکاریەکان بە معنای تەکنۆقرات بێ مەهێنی بێ ئیداری بێ نەک لەسەر مزایداتی سیاسی بەڵێ بەشێک لە چەند کاندیدێک ناوی چەند کوردێک هاتەوە وەکو کاندید لەوەی کە کاندیدیان دەکلانن بۆ حکوومەتە نوێیەکە حکوومەتە تەکنۆقراتەکە ئێوە ڕاتان چییە لەسەر ئەو کەساتیە کوردانەی کە کاندید کراون لێرانە من ڕای شخصی خۆمەدەم وەکو ڕێبوار وەکو نیۆنەری کورد بە تایبەتی ناوچە دابڕاوەکانی کوردستان و کەرکووک یعنی ئەبێ حقیقەتێک هەموو لایەک بیزانێت نیۆنەرانی کورد لە بەغدا بە دەنگی جەماوەر و دانیشتوانی شارەکانمان هاتوینێتە پەرلەمانی عێراقی و لە هەمان کاتە مەرجعەتی خۆمان هەیە کە مەکتەبی سیاسی حیزبەکانمانێن من ڕای وەکو شخصی خۆم لەوەیە لە ڕووی مەزمونەوە یان لە ڕووی کەسایەتیەوە هیچ تێبینیەک و هیچ ملاحەزەیەکم لەسەر ئەو کەسانە نەبێ بەڵام لە ڕووی شەکلیەوە ناکرێت لایەنێکی سیاسی تەیارێکی شیعی و لە بەغدا نەک لە کوردستان و نەتەوەیەکی دیکە مەزهبێکی دیکە بێت کاندیدی کورد لە شارەکانی کوردستانەوە بۆ حکومەتێکی بەناو تەکنۆقرات گوایە کاندید بکات بێگەڕانەوە بۆ فراکسیۆنە کوردستانیەکان من پێم وایە ئەمە لە ڕووی شەکلیەوە قبوڵ نییە و ناکرێت بەڵام ئەگەر باس لە کەسایەتی ئەو شخصە بەڕێزانە بکەین من ناتوانم بڵێم کەسایەتی خراپن بەعکسەوە کەسایەتێکی زۆر باشن و خەڵکی تەکنۆقراتن خەڵکی مێنین بەڵام لە ڕووی شەکلیەوە تێبینیەکەم لەسەریا هەیە ناکرێت بەم شێوەیە تەعامل بکرێت و بازدان بەسەر فراکسیۆنە کوردستانیەکانەوە و خەڵکێک بە ناوی تەکنۆقرات بێنی بیکاندیدێکی لە ئەم حکومەتە بۆیە ئێمە وەک فراکسیۆنە کوردستانەکان بەڕاستی ئەومان قبوڵ نییە و ناشکرێ قبولمان بێ چونکو ئێمە نیۆنەری ڕاستەقینەی خەڵکین و فراکسیۆنەکانی هەر کەسێک لەسەر لە ڕێگەی حەزبەکانەوە نەبێ ئەندامی حەزبی نەبێ و مەکتەبی سیاسی حەزبەکان
ڕەزامەندی لەسەر دەرنەبڕێ نابێ ببێ بە کاندید بەیان وەزیر بێ؟ ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان تەجروبەیەکی ڕوون و واضحمان هەیە مەرج نەبووە خەڵکی حزبی کاندید بکەین بۆ پۆستەکان ئێستاکە لە نێو فراکسیۆنەکەی ئێمە لە پەرلەمانی عێراقیە خەڵکی تەکنۆقڕات و میهنی تێدا بووە خەڵکانێک بوونە وەزیفەیەکی دیکەیان بووە خەڵکانێکی کادری حیزبەکان نەبوونە کە ئێستا لەم پەرلەمانی ئێستن هەر کاندیدێک بۆ پەرلەمانی عێراق بەپێی اختصاص تەشخیص کراوە و بۆتە چۆتە ناو پرۆسەی هەڵبژاردنەوە و ئێستا بۆتە پەرلەمانتار و هەتا بۆ پۆستەکانی دیکە لە حکوومەتیش ئێمە لە هەیئەکان هەمانە لە بەڕێوەبەرە گشتەکانە هەمانە مەرج نییە ئیلا خەڵکی حزبی ببێتە نوێنەری ئەو حزبە گرنگەوەیە خەڵکی تەکنۆقرات ئەوە لەسەر پەیرۆ و پرۆگرام و وەکاری ئەو حزبە یان ئەو لایەنە سیاسی وەستاوە ئێمە تێبینیمان لەسەر ئەوە نییە شخصەکە حزبی بێ یان حزبی نەبێت ئێمە تێبینیمان لەسەر ئەوەیە بازدان بەسەر فراکسیۆنە کوردستانیەکان بازدان بەسەر فراکسیۆنی ئەگەر بێت ئەو کەساتیانە ئەگەر ئەو کەساتیانە کاکڕێبوار ئەگەر ئەو کەساتیانە لە ڕێگەی ئێوە بن ئەوانەی کە ئێستا کاندید کراون لە ڕێگەی فراکسیۆنەکانەوە بێ ئێوە ڕازی ئەبن دەنگی پێدەن ئەوە باسێکی دیکەیە بێتنە ڕای فراکسیۆنە کوردستانەکان وەربگرن و لە ڕێی فراکسیۆنە کوردستانەکانەوە بێت و هەماهەنگی لەگەڵ لایەنەکان بەگشتی کۆ بێت کۆ بکرێتەوە ئەوە باسێکی دیکەیە ئەو کاتە قسەی لەسەر دەکەین بەڵام ئێمە وەکو وتم ئێمە باز لەسەر کەسایەتی و شخصیەتی ئەو کەسانە ناکەین باز لە شکلێتی کاندیدکردنی ئەو کەسانە دەکەین کە قابلی قبولکردن ئەگەر ئەمە حکوومەتە ئەگەر حکوومەتە نوێیە ینی ئێوە ئەو ماوەی کە بۆتان دیاریکراوە بۆ فراکسیۆنە سونیەکانیش نەتانتوانی کاندیدتان هەبێ ینی کاندیدتان دەست نیشان نەکرد دوجار حکوومەتەکە پێکێنراوە بەبێ پرسیەوەیان بەبێ گەڕانەوە بۆیەوە هەڵوێستان چیە بێنی هەڵوێستەکە چی دەبێت چی دەکەن دەکشێنەوە لە پەرلەمان دەکشێنەوە لە حکوومەت هەڵوێستێکی ڕوون چییە کە هەڵوێستەی لەسەر بکات جارێک ئێمە کاندید بۆچی دیاری بکەین من ئەپرسم بەڕێز حەیدەر عەبادی نووسراوێکی ئاراستەی فراکسیۆنەکان کردووە کە کاندید بۆ حکوومەتە تەکنۆقراتەکەی کاندید بۆ وەزارەتی تعلیمی عالی و مهێنی و تەکنۆقرات بێ لەو بارە کاندید بۆ وەزارەتی ناوخۆ دیفاع سناعە کاندید بۆچی ئێمە دیاری بکەین ناکرێت کاندیدکردنی واتە ئەشخاص لەلایەن فراکسیۆنەکانی کوردستانی و بێ ئەوەی بزانێ بۆچی وەزارەتێک ئەمە خۆی سەر لە شێوەیەنانێکە خۆی چاواشەکردنیەکە خۆی ئەمە موماتەڵەیە واتە بەسەربردننی کاتە کێشەکان لەوە قوڵترە کێشەکان وەکوتم سیراعی شیعی شیعیە لەوەی سیراعی شیعە و سوننە شیعە و کورد بێت واتە ئەم یاریە واتە یاریە لەوەوە سەرچاوی ناکوکی نێوان شیعە و شیعە و شیعە و سوننە سەری گرتووە ئەی تەنها ناوخۆیان ڕۆڵی دەوڵەتانی دراوسێش لەم ناکۆکیانەوە ئەم حکوومەتە نوێ هەیە ئەکید یعنی تۆ تەماشا بکە ماوەکانی ڕابردوو تەحالفی وەتەنی واتە ئەو تەحالفی کە لە فراکسیۆنە شیعەکان کۆ دروست کراوە بە تایبەتی لە نێو هەمویانە حزبی داعوە و دەوڵەتی قانونیش ئەمانە باولین کارکتەری ڕئیسی بوونە لە بەڕێوەبردننی وڵات لە دوای پرۆسەی ئازادیەوە و ماوەی ئەم هەموو ساڵە و دروستکردنی ئەم حکوومەتە لە دوای حکوومەتە ئەمان ئێستاکە هەڵگری تەحملی شکستی حکوومەتن هەڵگری تەحملی نەگەیاندنی خزمەت و خزمەتگوزارین بۆ خەڵکی و ئەوانیش دەبێت چارەسەری ئەو کێشەیە بکەن زیاتر بۆیە ئێستاکە هەر بیسانەوە کێشەکە وەکو باسی دەکەم سیراعی شیعیە و ئەوان دەبێت چاکسازی فعلی بکەن ئێمە پێشتر لە پەرلەمانی عێراقی تەفویزی بەڕێز حەیدەر عەبادیمان کرد بە سەرجەم فراکسیۆنەکانی نێو پەرلەمانەوە و ئیجازەی ئەوەی وەرگرت کە بچێ ئیسلاحاتی حەقیقی بکات و پاشان مماتەڵی تێکرا و هەر بۆ ئەو باسە بەڕێز حەیدەر عەبادی کاتێک کە حکوومەتەکەی دروستوتی ئەم حکوومەتەی ئێستای من حکوومەتێکی تەکنۆقراتە پاشی 6 مانگاتە پەرلەمان وتی من ئینسیجامی تەواوم لەگەڵ وەزیرەکان هەیە و ئێستاکەش هاتووە باسێکی دیکە دێنێتە ئاراوە وەزیرەکان بگۆڕن کاندید بۆ وەزارەت ئەمە چاکسازی نییە ئەمە تەکنۆقراتی بەم شێوازە دروست نابێت بۆیە چاکسازی فعلی دەبێ مەدروست بێت واتە دیراسە کرابێ و خاریتەی دیاری کرابێ ئێمە تێبینیمان زۆرە لەسەر ئەم مەوزوع برای بەڕێزم و ناشمانێ وەکو فراکسیۆنە کوردستانەکان بە حەقیقەت ببینە تەڕەفێکی لە ببینە کارکتەرێک لەم مەوزوعە کە ئێمە نامانێت بینە بەشێک لە کێشەکان ئێمانە دەمانەوێت بەشێک بینە چارەسەر بەڵام بۆی کە قەناعەتمان پێی بێ بۆی کە ئێمە بەرچاوڕوونیمان هەبێ کە تاکو ئێستا لامان بەرچاومان ڕوون هەم سونەکان هەم بەشێکیش لە شیعەکان بە هەمان شێواڵن باش ئەم هەنگاوە بەبێ ئاگاداری ئەمریکا دەنرێنی تا چەند ئەمریکاوانە کاریگەریان بەسەر ئەم هەنگاوەوە هەیە تا چەند لە پشتی هەنگاوەکانیان دژێتن هەڵوێستیان چی بە نوێنەرەکانی ئەمریکا لە عێراق
بحقيقة من بيوانية أمريكا بأجابة لهمو أمكاريكا استلا دروس العراق يعني أم بابة جرما وجرميك أمريكا لجورفاني سياسي عراقية وهروها بريطانيا وهر دوني لنيو مضمون قسكاني بريز بانكيمون أوم بدي كرد كأوانش بحقيقة لنزيكو بأجان وبيداني قرز واتا او من باريك ابو عراق بكري بمشاريع بو او ناوچانی کله شری داعش ویران بو یاری یارمتی داری حکومت دن بله کاغریبار دلی امریکا به اگانیه اگر امریکا به اگانیه امریکا لگل داواکاریەکانی سەدرا یان پشگیری عبادی دەکا من پێم وایە ئەمریکا تاکو ئێستاکە زۆر باوەزوحی تەسریحەکانی لایەنی ئەمریکی نەبینیوە یان نەم خوێندێتەوە بەڵام ئەوەی کە ئێمە لەگەڵ هەندێک لایەنە دانیشتنمان تیدا کردو قسەمان لەسەری کردووە کە ئەمریکەکان لایەن گرنگە حکوومەتێکی بنکەفراوان بێ حکوومەتێک بێ هەموو لایەنەکان بەشداری تێدا بکەن و حکوومەتێک بێ لەسەر بنەمای ئیسلاحی حەقیقی دروست بێت ئەمریکا ئەو ئامۆژگاری داوە بە حکوومەتەکەی بەڕێز حەیدەر عەبادی و لایەنی بەڵێ 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 ئەی ئێران بۆ ئێران چی دەڵێ ئێران پشگیری کامەیانەکە بەڵێ بەڵێ ئەگەر گوێبیستی دەنگی منی کاگربار دەڵێم ئێران پشگیری کامەیانەکە سەدریان عەبادی سەدیارە ماوەکانی ڕابردوو دیارە سیراعێک هەبوو لەوەی کە ئێرانەکان بە تەواوەتی پشگیری لە بەڕێز حەیدەر عەبادیان نەدەکرد بەڵام ئێستا من پێم وایە کە کێشەکە بووەتە کێشەی سیراعی شیعی پێم وایە ئێستاکە ئێرانەکانیش بە شێوەیەک لە شێوەکان هاتوون بە کۆی گشتی قسەکەم ئەوەیە پاراستنی شەقامی شیعی یان پاراستنی عملی سیاسی شیعی لە عێراقا ئێرانەکان ئەویان لا مەبەستە ئێستاکە حکوومەتە تەکنۆکراتەکە ئەگەر ڕاگەیەنرا کێشەکان قوڵترەکە یان چارەسەرەکە و ئاسوێک هەیە بۆ گەیشتنی لایەنە سیاسیەکان بە ڕێککەوتن بەڵێ ببوورە پرسیارەکەت ئەم حکوومەتی تەکنۆکرات ئەگەر ڕاگەیەنرا کێشەکان قوڵترەکە یان چارەسەریەکە تا چەند هیوایەک هەیە لایەنە سیاسیەکان بگەن بە چارەسەر حکوومەتی تەکنۆقرات دروست ئەبێت ئەم وەزیرانە گۆڕانکاری بەسەرادێت بەڵام ئایا بارودۆخی اقتصادی عێراق باش دەبێت ئایا شەڕ لەگەڵ داعش بەرەو چۆ دەڕوات ئایا ئەم وەزیرە تەکنۆقرات و میهێنیە و ئیدارەی کە باس دەکرێت دەتوانێت گۆڕانکاری و چاکسازەکان لەسەر جەم وەزارەتەکەیدا بکات ئەمانە هەمووی باسە خەڵک لە شەقام پێویستی بە خەدەمات بووە و هۆکاری یەکەمی خۆپشاندانەکان لە شەقامی عەرەبی یان شەقامی شیعی زیاتر چونکو ئەوانەی کەوا خۆپشاندانیەکەن شەقامی شیعین بۆی لای هەمووان ڕوون بێتەوە شەقامی شیعی خۆپشاندانەکە لە دژی ماوەی حکومڕانی شیعی لە عێراقا کە شکستیان هێناوە لە بەڕێوەبردننی ئەم وڵاتە ئایا ئەم وەزیرە بەڕێزانە دەتوانن خەدەمات و خزمەتگوزاری لە بواری کارەبا لە بواری ئاو کە دوو شەبەکەی گرینگە شەبەکەی گرینگە کە عێراقیەکان و شیعەکان شەقامی عەرەبی داوای دەکەن بیگەنن بۆ عێراق لەم وەزعە دارایی و اقتصادی خراپە ئەمە باسەکەی من پێم وایە لە دوای ئەمەش یان لە دوای ئەم حکومەتەش دیسانەوە خراپەکاری دیکە یان ئەتوانم بڵێم کێشەی دیکە دروست دەبێت لەم حکومەتە و بە نەتیجە لێ ئێستاکەوە تەوەجوهی ئەوە هەیە لە ناو تەحالفی وەتەنی لە ناو حیزبی داعوا کە حکومەتەکەی ئێستای بەڕێز حەیدەر عەبادی ئەگەر بێت و ئەم چاکسازیە سەر نەگرێت بەرەو حکومەتێکی تەواڕی یان حکومەتێکی ئینقازی وەتەنی بیبن و پاشان دوای ماوەیەک ئیعلانی انتخاباتی پێشوەخت بکەن بەڵێ ڕێبەرتان دامێ پەرلەمانەیە عێراقی لەسەر فراکسیۆنە یەکەتی سوپاس ji بۆ بەشداریکردناتە دووبارە